سەڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست ئەوانەی گوێبیستمانە بن لە ڕادیۆ زیرانەکەی مەشهەڵان. عەزیزان، ئەمەوێ لێرەدا باسی ڕابردووی خۆم و چالاکیەکان و ئەوەی کە ئەمن لە ژیانم بەسەرم هات باز بکەم بۆتان. عەلی ڕەسوول ڕواندزیم لە سەرەتایی زۆزک دەستم پێ کرد، دوای ئاوارەبوون بۆ ئێران گەڕاینەوە شاری ڕوومادی لەگەڵ چەند حائیلەیەک شەهید سەید سەلیم، عومەردە بابە، سەید عومەر، سەید عەبدوڵڵا و ئوستا ئەحمەدی نەجار و ئەوانە لەوێ گیرساینەوە لە شاری ڕوومادی. پاشی چەند سارێک ناوم هات بۆ سەربازی، ڕۆیشتم لەوێندەرێک کە ناومان هاتوونە سەربازی، هاتم بە داواکردنی خۆم بۆ سولەیمانی، ناوم تۆمار کرد، دوایی ڕاهێنانی سەربازی هاتم بۆ سولەیمانی. بە هۆی ئەوەی کە من بەحسی نەبووم لەوێ ڕۆژگارێکی سەختم بەڕێ کرد لە سەربازی، دەحمم کرد، چاوەکانم عەیبدار بوون، چاوەکانم ئەتوانم برێم نیوەی لە دەستدا بەهۆی ئەوەی ڕادێتەی سیارەی زیل زۆر گەرم بوو. منیش تازە سەرەتا بووم بە شوفێر لەوێ. شەڕی ئێران و عێراق دەستی پێکرد بوو، ئەو ڕادێتەیە لە ناو دەستما تەقیەوە سەرەکەی هەرمەکەی چاوی سووتاندم بەسەردا. ئەمن لەبەرەوەی بەحسی نەبووم چیان بوو نەدەکردم، بەڕاستی درێغیان نەکرد لە یەک مەرحەمی تێتراسایکلینیش بووم. ئەمە چەند برادێک بووین، ئەبوو ئاسۆ بە ڕەحمەت بی وفاتی کردیا، لەگەر کاک نەزمەدین مەلەچی بوو، کاک غازی سۆفی بوو، ئەمانە لەوێندەرێ بووین. دوایی کە وا بوو پێم گوتم ئەمە دەبێ شەڕی ئێران و عێراق دەستی پێکردی، ئەو شەڕا خەلاس نابی، ئێمە لەبەی نەچین ئەکوژرێن لە پێناو هیچ، وا چاکە ئەمە دەربچین ببینە پێشمەرگا. هەستین هاتینە، من هاتم، ئەوان گوتیان بە حکمی ئەوەی حایلیان هەبوو لە چەند هۆیەک ئەوان نەهاتن. ئەمن هەستام هاتم بووم پێشمەرگە لەگەر شەهید سعید محەممەد زیاد. سعید محەممەد زیاد لە ناوچەکەی خۆمانە و لە دۆڵی ئاکۆیان و لە فەقیان کە هاتمە دەرەوە، دایکی بە ڕەحمەت بی عەیش بلکە عەیش گوتی کاکە سعیدیش هەر وەچیت و هەر ئەوەیە و هەر داوا کراوە و ئەتوش هەروە و فیرارت کردێ، بۆ خۆتان چەک هەگرن، پێشمەرگایەتی واجبە. ئەمن و ئەو پێکەوە سیلاحمان هەرگرت سەرەتای هەشتایەکان. سیلاحمان هەگرت بەرام بە حکمی ئەوەی ئەمن ڕۆژان هیچ بەرام لێ نەبوو، چاڵاچیمان بەردەوام بوو. شەوانە گەلک مەعساتم بەسەردات، گەلک جار چاوەکانم کە نەیەدی شەوان سفر بوو. دەمگوت سعید واز لە من بینە، شەو جاش داتنە سەرمان، جاشەکانی هەوڵات وورگەیانە گۆت بینە هەجومیانە کرد بۆ گوندەکان، ئەو جاشانە ئەمەش خەبەرمان بۆ دات کە ئەو شۆ هجوومە بۆ منتیقەی ئێوە فەرەزنا. چەند جار بە سعیدمە گوت ئەمگو واز لە من بینە کوڕە، ئەمن نەتوانم بگەمە شاخی شەوە بەو تاریکەی. گەلک جا ئەکەتمە ناو لچکاوەکەی بەرد گوندەکان، ناو کۆرانەکان ئەگە یادبی لچکا و پیسایی چێر و حیوانات و ئاژەڵەکان. چەند جار بە فکرم دێ بە سەرمای زستان، سەرمایەکی زۆر ئەکەتمە ناوێ، یعنی یەکجار شەختە ئەیبەستم. ئەو جاش ئەچوین لە ئەشکەفتەکان خۆمان عەشارەدا نەوەک بکەینە دەست دوژمن. باشە 2 نەفەر 3 نەفەر بوون، قادری براشی لەگەڵمان بوو، 2000 ئەویش بوو قادر. دوایی لێ هات من بە حکمی وەی دایک و برایەکانیشم لە ئیران بوون، هەستام گوتم سەحید، دوایی بەینێک گوتم ئەمن دەبی ئەمن بچمە ئیران عیلاجی چاوەکانم بکەم. کە چوون بۆ ئیران چاوەکانم عەمەلیات کرد و دایک و برام دیتم لە وەزعێکی باش نەبوون، 2 نەفەر لەوێندەرێ. دایکم لەگەر منارێکی 10 سارانە 8 سارانە وەڵا کە دیتم حراج نەمەشتوانی بیان هینەوە، گوتم یاڵا، گوتیان نابی بچیەوە، ئەمە چاوەڕێ بووین کە ئەتو دیسا بێیەوە ڕۆژێک لە ڕۆژان لەوی بێ لێرە دانیشی ئیش بکەی و ئەولایەن. گوتم باش. لەوێ دیسا گیرساینەوە لە شاری ئەسفەهان.
ئیشم کرد و ئەوانشم سەرپەرستی ئەکرد و دوجار شەڕ دەستی پێکرد بوو کۆمەڵێک برینداری هەڵەبجە و سەرکردایەتی سەرگەڵ و بنگەڵ و هینایان شاری ئەسفەهان کە هینایان نەوێندەرێ 300 نەفەر زیاتر بوو ئەو بریندارانە وا سوتابوون بەڕاستی هەر ئینسانێک زانی وجدانی تێکەچووە ئەگەر وجدانی تەخریبە وەگەر بیتی دوایەت چۆن ئەوانە بە غازی شیمیایی و غازی خەردەل و غازی سناریۆ ئەوانە لە سەریان بەکار هاتبوو خۆ بەخشانە ئێمە بێ ئەوەی ئەمە تەجروبەی وامان هەبی لەگەر برادران لەوێندەرێ چەند نەفەر بووین برایەکانی بەڕەحمەت بی ساڵ ئەجەودەت ڕزگار نزار کاک فەوزی حوسێنی برای من بوو بەڕەحمەت بی حەسەن بوو ئەوانە هەستین بە هاوکاریکردنی ئەو نەفەرانە کە لەوێندەرێن تەرجمایەکیان لەگەر بوو نە کەسێک هاوکاریان بک بەڕاستی زۆر پێویستیان هەبوو زۆر لەو کاتە ساتە ئێمە هەرساین ئەگەر بجەڕمەوە بە ڕۆژێک و دوو ڕۆژ خلاص نابی چیم دی لەوێندەرێ دەبووە فیلمی لێ دروست بکرێ فیلمی زۆریش ئەستاین بە داویکردنیە زۆریان لەوێندەرێ شەهید بوون هەتا دکتۆرەکە فارسیەکە کەم فارسیم باش بوو لەو بینە پێی دەگوتم دەیگوت ئەوەی خین لە دەوی دێت لە کەپی دێت لە گوێیەک لە جێکی دێت زۆر بەهای پێمەدا ئەوە محالە ئەوە جارشی دیکە بگەڕێتەوە ژیان بەها بەوانە بدە ئەوانەی کە خین نایەت لە ئەو جیانە شتی وام دی لەوێندەرێکە بۆت بجێڕمەوە بەداخەوە هیچ ئاژەڵک مقابل ئاژەڵک ئەوەی کە ڕژێم کردبووی مقابل ئاژەڵک ئەنجام نادا ئەوانە کەسانێک هەبوون هەر سێ غازەکیان بەرکەوت بوو وەک سیانۆر گازی خەردەل گازی حساب ئەوانە دائیم لە هەرات بوون هە لە ناو ساڵۆنەکەی نەخۆشخانە گەلێک جار ئەگەڕام بە دوای نەفرێک لە بن قادرما لە ناو سەرلازە خۆیە شاردەوە ئەتووە سەربان بۆ نمونە لەبەرەوەی ئیشەکەمان زۆر بوو نەدەکرا ئەمە سەرپەرشتی هەم غۆرفەکان بکەین ڕۆژێک برادێک بەداخەوە زۆر بەداخەوە ئەمە وامان کرد کەمترین تەلەفیاتی هەبی ئەو مەجموع 300 نەفەرە بەرام برادێک زعیرەکی گەنج بوو زۆر دەیانگوت چاڵاک بوو لە شەڕ لەوێندەرێ ناوی ئیبراهیم بوو پیانەگۆ بڵە ئەو لە هەر دەیگوت هات لێمدا کوشتم هات هەر ئەوە بوو مێشی تەواو تێکچوو بوو لە کاتێکدا لەسەر قەلۆرە ئەوەکەن بۆ دانا ئاوی مەغەزی کەداننا ئەمە هەر چاوەڕی ئەوە بووین کە نەبادا وەختێک ئەمە هوشیار بووین ئەوە هەر بستیت و ئەوەی دەربینیت و خینەکەی بڕواتە هەر بەداخەوە واشی لێ هات ئەمە دیدمان ئەو کوڕە دوای ئەوەی چوون برایەکانی ئەولاوانی ئەو تەداوی بکەین بۆ نمونە ئاسۆ ئەڵمانی چاوەکانی تەواو وێران بوو تەواو بە مەرحەم و بە ئاوی مەقەتەر بیشەوە ئەوەی بیشەوە تاوەمان لێ کرد بەخۆی گوتی ئەمە قەت لەبیر ناکەم ئەوە چاوەکانم ئەوە بینم بەرەبەرە تارمایەکە بینم دەستان خۆشبی یعنی کەسێکمان کە بەرزە کردەوە لێرەوە لەسەرەوە هەتا دوای وەکو پیستی مریشک کە چۆن سۆرە بیتەوە لەسەر قەلوورە دەماوە بەو شێوازە دەمان برد لە ناو حاویەکی گەورە ئەو جێی شوشتن ئەمان شوشت دەرمانمان بۆ تێ ئەکرد دەداویمانە کرد دەمان هیناوە سەرجێ دوجار باسی ئەو برادرت بۆ بکەم ئاخریش بەداخەوە زۆر بەداخەوە کانونەکەی دەری نابوو ئاگای لە خۆ نەبوو کە کانونەکەی دەری نابوو هەر لەسەر تەختەکە خینەکەی تەواو ڕۆیشت بوو بەداخەوە خینەکەی ڕۆیشت بوو لەبەری نەزیف بوو تەواوی ئەوە کۆتاژیانی هینابوو ڕۆی مرد یەکێکی تریان بەداخەوە ئەویش نەمانتوانی کۆنتترۆلی بکەین خۆی ئەشاردەوە چەند جار لە وڵادیتمانەوە هینامانەوە دوجار ئەو کەسە چوە سەربان طبقەی سێم خۆی فرەدا بۆ ناو حەدیقە فریز بوو چەمەن بوو خۆی هەردا بۆ قۆری کردبوو لە سێ طبقە کە زانیم بێ ئومێد بووین لە دیتنەوەی گوتمە برادران گوتم با بچینە خوارەوە حتممەەوە خۆی فرەدایە کوڕە ئەو کەسە خۆی فرد لە سەروانی بزرە هیچ جێ نەمانەگەڕین خۆی فرەدایتە خوارێ
کە چوینە خوارێ دەناو چەمەنەکە دیتمان چەمەن خۆرەکات بە دەست و پەنجێ ئەناڵێت بەستە زمانە بەداخەوە زۆر بەداخەوە نەمرد بوو برتیان بە ئامبولانس بە ئەوە هینایان بردیان و ئەوجا برایەکەی کارەسات ئەوە بوو برایەکەی ئەگەیشتەمە مەسئول کرد و گەلک جار کە ئەگەیشتەمە ئەگو ئەربراەکەم چی بەسەر هات دەمگوت چی برێم گوتم وەڵڵاهی نردیتمان جێکی وە عملیاتی هەیە عملیاتی بوو بکەندەبی جێکی جیاواز بەداخەوە ئەو کوڕەش وەزعی باشتر بوو هۆ هەگای لەخۆ بوو برایەکەی مەسئول کرد بوو ئەویشمان نەدیتەوە لێرەدا توانیمان بتوانم 2 نەفەر لەوێ تەلەفیاتی هەبوو لەو جێ ئەوەی ئەمن دیتم لەوێن دەرێ بەرام لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو زۆربەی ئەو کەسانەی کە لە سەرکردایەتی بەو شیمیایە ئەوە بوون زۆر بەشیان زابط بوون دەرەجەدار بوون ئەفسەری ڕژێمی بەعس بە حکمی ئەوەی کە ڕەشپێز بوون و وەکو ئەفریقایەکان ئیرانیەکان چیان دەکرد ئەو پەرستارەکان و دکتۆرەکان ڕۆژێک داوام لێکردن زۆر ناڕەحەت بووم کەچیان هەر ئەوەی کە ئیبراهیمەکە خۆی ئەوە کرد هاڕەهاریە کرد لەبەر ئازار و گوتم بابە ئەنگۆ دەبی یەک شەریقەت چییە شەریقەتی ئازاری لێ بدەن بڕک ئارام بیت و بەستە زمانەوە زۆر ئەناڵینیت ئەوە نابیت ئەو قاع هەموو هاڕەهاڕی ڕۆیشت چی جوابی من بدەنەوە باشە دەیان گۆ وەڵڵاهی ئەمە ئەتوو بەسەهۆی ئەمە فەرقی پێ ناکەین بە سەربازەکی خۆمان و بە ئەو سەربازە عێراقیانە یعنی وای حساب کرد ئەوانە کە ئەنەمە هەمویان ئەسیرن بەی خۆشمانەوە گوتم بابە هەموو مەبن ئەوانەی کە ئەبینن نێوەچیان ئەسیرن ئەسیری ڕژێ من لەوێن دەرێکە ئەمە لەبەر ئینسانیت هینایتمان لەگەر پێشمەرگان حسابمان ئەوەی نەکردی جودا نەکردینەوە کە ئەوانە ئەسیرن بەڕەڵایەن کەین ئەوانیشمان لێرە تەداویانەکەین وەڵا کە پێم گوت بە دکتۆرەکە گوتی وەڵا وامزانی ئەوان هەموو ئەسیرن کە هاتی ناو 300 نەفەرە گوتم بابە وان نییە زانی لێرەدا ئەمە وەکو فریاد درەستێک نامەی مام جەلالیشمان پێگەیش زۆر درێژە ئەو دوور درێژە ئەو حکایەتە باس بکەم چی لەوێمان دیتمان هەتا خۆم پاشی بینەک دەستەکانم ئێستاش ئاساری هەیە هەموو بخورینە ئەخینی دەرەدا چونکە ئەمە زۆر بە ئەماست چوونە ناو ئیشەکە هەتا گەلک جا دکتۆرەکان خۆیان بەستە بۆ دەست و پێ حەوانە هەمووی دەستکێش و باشە دەستەوانە و قەمامە و یانگۆت و ئاخیرەکەی بە مەیانگوتیان گۆ زۆر سەهونەها ئەو نەفرانە ئەشۆن دەناو ئەوەی شوشتنی ئیوانی حەمامێ بەدەستی بەتار و بەبێ دەستەوانە کاکە وای لێ هات ئەمنش وەچکووان شیمیایی بوون ئەو دەستەکانمان خینی ئەڕۆیشت هەموو بووە پۆرە و پۆرە و خین ئەگوازرێتەوە هەندێک لە غازەکان وەڵا توش بووین و لەوێن دەرێ 2000 نامەی بامجەلالمان پێگەیشت لەوێن دەرێ دەستخۆشی و پێزانین ئێمە لە بیرتان ناکەین و ئەو کارە بەڕاستی ئێوە بوونە فریاد ڕست ئێمە زۆرمان پێویستمان بە ئێوە بوو و ئەوە بابەتێک بوو بابەتی پێوەستن بە ڕێخستنە دێرینەکانی یەکێتی لە ساڵی 85 ئێمە لەوێن دەرێ لە ڕێخستنەکانی خاڵە شاب لەوێن دەرێ بوو لە ئەسفەهان ئێمە ئەندام بوون لەو ڕێخستنە چاڵاکیمان هەبوو جیران لەوێ جیرانە کەشمان وا بوو یعنی بێ ئومێد بوون لە سەرەتای شۆڕشی ئێران بوو ئەوەی بەجیرابایە تۆهمەتی کۆمەڵی لەسەربایە ئەوان حیسابیوان ناکرە و کۆمەڵی ئەولایە ئەولایە لەوێ زۆر لێ پسنەوەشیان نەدەکرد ئەمە 8 نەفەر جیران بە سندوقی بردنیان دم و چاو ببەستە ولایم لا ئەمە حیسابی ئەمان لۆکردین کە ئەمە ڕۆیشتە بووین ئەمە بێ سەر و شوێن لە دادگای ئەسفەهان دوایە ساڵح جەودەت بەڕەحمەت بی هەرستی ئەو لە دەرەوە بوو حکمی ئەو لە خەستەخانە ئەو ئیشی دەکرد مەعاون طب بوو ئەو مایەوە لەوێن دەرێ هەوڵیدا ئێمە نەجاتی داین بە ماوەی 24 سەعات ئێمەی لە حەپەسیناینە دەرێ هەوڵەکی زۆریدا لە ڕێی حەباس شەبەک هەبوو لە تاران ئیشی کرد چاڵاچیە کردەوە عەباس شەبەکە خەڵکەکی زۆر ناردە دەرەوە باشە خۆی لە ئیران زۆر نێزی کردبوو بەرا 2000 بە یەکێتی هاتە ناو یەکێتی و بە جیهازی ڕاکار و بە گەلێک ئەوە باشە هاتەمە ناو یەکێتی بە هەر چۆن یەکی بوو ئەوە
خایاندی ڕۆیشت تا انتفاضە دەستی پێکرد سەر هەڵدان لە کوردستان 91 هاتمەوە 91 هاتمەوە دەستم کرد بە خۆم لەو بینە لە ئێران بووم لە سەرەتاییەوەشە من خۆلیای شێوەکاری بووم شێوەکاریەکەشم بە جۆرێک بوو لەوێ لە ئێران خولی شێوەکاریمە کردو بۆ تەڵەبەی زانکۆ و گەورە و گچکە و مناڵی گچکە و چەند سار هاتمەوە گوتم پێویستە لێرانە بچم لێرانە چالاکی بکەینەوە هاتمەوە 91 تا 92 پێشانگام هەبووە لە ڕەواندز لە سۆران پێشانگای هەڵبجەی شەهیدم هەبووە تا ساتە 10 پێشانگای شێوەکاریم کردیتەوە لە فستیڤالێکە لە یەکەمەکان بووم لە سۆران لە 30 نەفەر زۆر گرنگە برین لە 30 نەفەر لەو 30 نەفەرە مامۆستای زانکۆشمان لەگەڵ بوو ئەو جا من لە یەکەمەکان بووم ئێستاش سەرقاڵم بە کاڵی دکانداری دکانەکەم هەیە و خۆم پێ سەرقاڵ کردیە و لە ناوشاری سۆران بەداخەوە توانم برێم ئەوش باز بکەم خێزانەکەشم تووشی سەرەتان بووە لەبەرەوەی من مەسرفم زۆرە ناتوانم زیاتر لەوە چالاکی بنوێنم بردومە بۆ ئێران ئەمەلیاتم بۆ کردیا سەرقاڵم لەوەی کە ئەو عیلاج بکەم و توانم برێم زۆر لە سیارەی مۆدیل سەرەوەم فرۆشت هەتا خوارەوە لە 2015 ئێستا هەتا هاتم مەسیار ئاخر سیارەش ئەلوزم و ئەویشم فرۆشت لەبەر ئەوەی مەسرف ئەو وای لێ کردومە کە بتوانم خۆم ڕزگار بکەم لێرە کوڕەکەم ژن بۆ هێنا ئەویش لەگەڵ خۆمە و ئێستانێکە لەو ساتە باوەڕتان هەبی باوەڕتانی بە پایسکل هاتو چۆ ئەەکەم باشە لەبەرەوە بژێوی ژان وای تەنگی پێ هەرچنیوین ئێمە بەداخەوە نەدەبوو بەو شێوازە ئێمە ڕۆژگار بەڕێ بکەین لێرەدا ئەمە برێم سوپاسی مەشغەڵانەکەم بۆ ئەو کارە جوانەی کە توانیویەتی گوێ بگریت لەو کەسانەی تێکۆشەرن تێکۆشەری دێرین یا ڕێخستنی دێرین بە جۆرێک دەرد و دڵی خۆیان لێرانە باز بکەن ئەو کارێکی زۆر پێویستە و زۆر بەجێە هیوادارم سەرکەوتوو بن لێرەدا سەرفراز